بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ڕاستەوخۆ پەیامنێرمان ڕاستی حەمە ئەمین لە شاری سلێمانیەوە وەردەگرین. ڕاستی سڵاوی خۆت لەبێت، زانیاری ورد لە لای تۆ لەسەر دادگاییکردنی ئەو باندە چییە؟ سڵاو لێوە لابینەرانی کەناڵ ئاسمانی پەیام دیارە ئەمڕۆ یەکەمین دادگای دانیشتنی تۆمەتبارانی بکوژی تاریخی بەقاڵ بەڕێوە چوو حاکم دادگایەکەی دواخستووە کە سوکارەکەی ناڕاستی نەدواخستنی دادگایەکە پێیان وایەکە دۆسیەکە بە جۆرێکە خێرا بێک لای بکرێتەوە لەبەرەوەی بەڵگەکان حازرن لەبەرەوەی شایدەکان حازرن. من ئێستاکە ڕۆمەلای کە سوکاری تاریخی بەقاڵ بزانوان داواکاری ڕسمیان چییە؟ ئەڕۆمەلای دایکیان سڵاو لێ بێگە پێمان بڵێ ئێوە داوای چیەکەن؟ وەڵی من داواکەم بە زووترین کات ئەم کێسم بۆ پێش خاو ئەم خێریانە ئیدام کابووم لە حکومەت و لە مەزعود لە باڤێڵ لە سەرۆکی هەرێم لە گشت دەستگاکان تێگەشت لە حاکمە بە ڕێزەکان وەتی ئێستا دوای خست. ئەمڕۆ داوای چیتان کردووان وتیان چی؟ حاکم دوای خستی چی بڵێم؟ خەڵک دڵی گەرمە خەڵک برینێکی ڕۆمەلای خوشکی تاریخی بەقاڵ بزانم ئەوان ئەڵێن چی؟ سڵاو لێ بێتەوە کە پێمان بڵێ ئەمڕۆ چی ڕوویداوە داوای چی دەکەن؟ من خوشکی شەی تاریخی بەقاڵم لەبەرەوەی خەڵک بشێوی خەڵکێکی زۆر دڵی گەرمە لە دوای کوشتنی تاریخ چەندین کەسی تر کوژراوە خەڵک برینارە زۆر ئێمە داواکاریمان وەکو کە سوکاری شەی تاریخی بەقاڵ وەکو هەموو دایک و خوشک و هەموو کە سوکار داواکارین لە سەرۆکی حکومەت دوو بێتە لە سەرۆکی حاکم بەڕێزەکان لە محکەمە لە یاسا و لە قانون بێتە جواب بە زووترین کات بە محکەمەک بە لە ناوبردن و لە سێدارەدان و محکەمە و عیدامکردنی ئەمانە یەکشت بێت. ئێمە نامانەوێت لەبەرەوەی خەڵک دڵی گەرمە داواکارین لە سەرۆکی حکومەت و محکەمە و دیاسا و قانون محکەمە ئەمانە عیدامکردن لە ئیعدامکردن لە سێدارەدانی ئەمانە تاوانباری و تاوانکردن و کوشتن کەم دەکاتەوە؟ ئەگەر بەتەکید بە ئەگەر ئەو ڕۆژە لەسەر چاڵەکەی لەسەر ڕۆژی دەریانانەکەی نانێشتایە دەریانەیە و تا ئەو دقیانە دەزیێمە بیان کوشتایە بەتەکید بەوانی تریژ ڕووی نایە. سپاس دەکەم. ئەمێ بڕۆ مەلای کاک محەممەد کوڕی تاریخی بەقاڵەکە بەدەستی ئەو کەسانە کوژراوە بزانم ئەم داوای چی دەکات؟ کاک محەممەد تۆ داوای چی دەکەیت؟ داواکەم لە حکومەت و حاکمە بە ڕێزەکان کە ئەو سیانەمان بۆ عیدامکەن زۆر باش. تۆ تەمەن و چەندێکە هەست و چۆنە؟ 15 ساڵە. هەست و چۆنە داوای ینی داوای چی لە سەرۆکایەتی هەرێمەکەی لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی حکومەت؟ وەڵامێ بە عیدامیانکەن تاوە. بەڵێ. باشە زۆر سپاس. ئەمە کاک محەممەد بوو داوای ئیعدامکردنی کوژانی باوکێکات. دیارە منەوێ ئاماژە بۆ بکەم لە دادگایەکەی ئەمڕۆدا ژمارەی زۆر کە سوکاری تاریخی بەقاڵ ئامادەی دادگایەکە بوون بۆ هۆیەوە دادگایەکە قەربەڵقێکی زۆری پێوە دیار بوو بۆ لە ئەنجامیشدا دادوەر بڕیاریدا کە دادگایەکە دوا بخرێت. ئەوەی ئەمان باسی دەکەن ئەڵێن لە دوای کوشتنی تاریخی بەقاڵەوە ڕێژەی کوشتن تەواو بەرز بووەتەوە ئەو هەمە گەنجە کوژراوە هەمە کەسە کوژراوە بەهۆی نەبوونی یاسای لە سێدارەدانەوەی لەبەرەوەی کە ئەگەر بێت و یاسای لە سێدارەدان کارا بکرایەوە ئیشی پێ بکرایە ئەم هەموو ڕووداوی کوشتن ڕووی نەدات. ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوون. پەیامنێرمان ڕاستی حەمە ئەمین لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت.